سڵاو ئازیزان، فێرخوازانی زمانی ئەڵمانی بە زمانی شیرینی کوردی. خۆشەویستان، ئەم یوتیوبەم داناوە هەوڵ ئەدەم بە جوانترین شێوە هەموو وانەکانی ئەڵمانی بۆ ئێوە ئازیز دابنێم، لەگەڵم بمێننەوە و سەیری ڤیدیۆکانم بکەن تا کۆتایی و هەموو وانەکان بەڵێن بێ بە جوانترین و باشترین شێوە هەموو وانەکانی زمانی ئەڵمانی بۆ ئێوە دابنێم تا ئەو کاتەی بە شێوەیەکی باش و جوان فێری زمانی ئەڵمانی دەبن. لەم وانەیەدا کلیلی زمانەکەم بۆ داناون کە ئەویش ئەلفابێتە، ئەلفابێتی زمانی ئەڵمانی. ئەلفابێتی هەموو زمانێک کلیلی فێربوونی زمانەکەیە و زۆر زۆر گرنگە گەر بتەوێت فێری زمانێک ببیت. دەست دویچە ئەلفابێت، ئەلفابێتی زمانی ئەڵمانی، ئەلفابێی ئەڵمانی. لێرەدا ئا ئا سەرەتای وشەی ئەڵمانی ئا نمونە ئا بایتن بە مانای کارکردن دێت. ئا بێ نمونە، لێرە نمونەم بۆ داناون بلایبن، بە بێ دەست پێەکە بلایبن بە مانای مانەوە دێت، لە شوێنێک لە جێگەیەک بمێنیتەوە بلایبن. چێ لێرەدا چیرکە بە مانای نزیکەی دێت، سەریکەن وشەی چێ چیرکە بە مانای نزیکەی. وشەی دێ نمونە دغای بە مانای ژمارە سێ دێت، دغای ژمارە سێ. پیتی ئێ نمونە ئاینس بە مانای ژمارە یەک دێت، ئاینس. پیتی ئێف لێرەدا فراگن بە مانای پرسیارکردن دێت. پیتی گێ نمونە گوت بە مانای باش دێت، باش گوت. پیتی ها نمونە من لێرەدا هێبن بە مانای بەرزکردنەوە دێت، شتێک بەرزکەیتەوە، سەری وشەی پیتی ها بکەن هێبن. ئێ لێرەدا ئیتالیان، سەریکەن ئی پیتی ئی ئیتالیان. یۆت پیتی یۆت یەمەند بە مانای کەسێک دێت، فڵانە کەسێک. پیتی کا من لێرەدا نمونەم بۆ داناون کیند بە مانای مناڵ دێت، کیند مناڵ. پیتی ئێل نمونە لێرەدا لەخن بە مانای پێکەنین دێت. ئێم مینوتە بە مانای دەقیقە دێت، مینوتە دەقیقە. ئێن پیتی ئێن نمونە نازە بە مانای لوت دێت، نازە. ئۆ پیتی ئۆ لێرەدا من نمونەی ئۆرنم بۆ داناون بە مانای گوێ دێت. پیتی پێ نمونە پاکن بە مانای ڕاوەستانی ئۆتۆمبیل دێت، تۆ لە شوێنێکە ئۆتۆمبیل ڕابگریت. کو لێرەدا پیتی کو کڤێلە بە مانای سەرچاوە دێت، سەرچاوە کانیە کڤێلە. پیتی ئێغ نمونە لێرە غۆت بە مانای سوور دێت، غۆت سوور. پیتی ئێس نمونە زالتس بە مانای خوێ دێت، خوێ. پیتی تێ نمونە من لێرە تانسنم داناوە، تانسن بە مانای سەماکردن دێت، سەماکردن. پیتی ئو لێرەدا من ئووەم بۆ داناون، ئووە بە مانای کاتژمێر دێت، کاتژمێر. پیتی فاو لە زمانی ئەڵمانیدا ئەم پیتە بە فاو ئەخوێندرێتەوە، فاو نمونە من لێرەدا نووسیمە
فیە بەمانای ژمارە 4 دێت فیە نمونە vارتن بەمانای چاوەڕێکردن دێت تۆ چاوەڕێی کەسێک بکەیت vارتن چاوەڕێکردن PTX لێرەدا ئەکسپلۆدیرن بەمانای تەقینەوە دێت بورکانێک یا بۆمبێک یا شتێک بتەقێتەوە ئەکسپلۆدیرن تەقینەوە ئەم پیتە لە ئەڵمانیدا پێوترێ ئیپسیلۆن من لێرەدا نمونەی ئەزویلم بەداناون ئەزویل بەمانای پەنابەر پەناهەندە دێت ئەزویل پەنابەر چێت پیتی چێت لە زمانی ئەڵمانیدا نمونەم بۆ داناون چترۆنە بەمانای لیمۆ دێت چیترۆنە لیمۆ بەو هیوایەی توانی بێتم سوودێک بە ئێوەی ئازیز بگەێنم تاوانەیەکی تر سەرفراز و بەختەوەر بن